محەممەد ماوەی چەند ساڵێکە کرێکاری دەکات. ئەو گلەی ئەوەیە سەندیکاکان و حکومەت وەکو پێویست ئاوڕیان لە کرێکاران نەداوەتەوە. ژیانی کرێکاران لەو پەڕی خراپیدایە. مافەکانیان پێشێل دەکرێت و تەنها لە ڕۆژێکدا حکومەت و سەندیکاکان کرێکارانیان بیر دەکەوێتەوە. وڵای داوا لە سندیکای کرێکارانەکەم بە تایبەتی ئاوە لە کرێچینی کرێکار بنەوە. ئەمە یەکداوا لە حکومەتی هەرێمی کوردستانی ژەکەین، یعنی زۆر بەپەلە ئاوڕێک لە کرێکارە کە زۆر گوزارانی کرێکان زۆر خراپ لە حاڵەتی تا ئەو بڕی خراپیدایە. هەیە کرێچیە، هەیە نەخۆشە، هەیە بەدەست کەمەندای ئەناڵێنێ، یعنی هەرێکۆ بە جۆرێک. وەڵای من داوامان لە حکومەت هەیە بە تایبەتی لە حکومەتی هەرێمی کوردستان و ئەنجا لە کۆمپانیاکەش یعنی گوزاران کرێکارن بەعام باشکەن. زۆرینەی کۆمپانیاکان تەنانەت ئامادە نین دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکانیان بکەن و زۆر بەشیان هەڵیان داوە ئەو مافە لە کرێکارەکان بشارنەوە. ئەوەش بەشێکی دەخرێتە ئەستۆی سەندیکاکان کە دەوترێت نەیانتوانیوە ڕۆشنبیری زیاتر لە نێوان کرێکاران بڵاو بکەنەوە و بە مافەکانیان ئاشنایان بکەن. سندیکا ناڵێم ئاگایان لە کرێکاران نیە، ئەڵبەتە ئێمە پەیوەندیەکمان لەگەڵیانە هەیە لەگەڵ بەڕێسەرۆکی سندیکا و جێگرەکەی کە شتێکە بێ ئەوان هاوکارمانە بن، ئێمە ژەروە شتێک بێ پەیوەندیان پێواکەین. بەڵام وەکو پێویست هیچ وامان نەبینیوە کە بارودرۆخی کرێکارەکان بەرەو باشی بچێ. وەکو باسم کرد هیچیان بۆ دابین نەکراوە، لەبەرەوە وەکو پێویست نییە. بە تایبەت ئەم کرێکارانە کە باسیەکەم عەرەبن، زۆربیان عەرەبن، لەبەرەوە نە خۆیان مهتەمن، سندیکاش بەو پێویستە مهتەم نییە پێیان. کرێکارانی خۆماڵی سندیکای کرێکاران لە خیسلێمانی دەڵێت ئەوانیشی حکومەتیش لە ئاست کرێکاران کەم تەرخەم بوون. تا ئێستا نەتواندرا وەکو پێویست کرێکاران بە مافەکانیان ئاشنا بکرێن. سەبارەت تایبەت بەوەی کە کرێکارانی خۆماڵی تووشی ڕوودا و کارەساتە بن ئەوەیە کە پێداویستی سەلامەتی لە شوێنکارەکانە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ئەمە ڕەهەندە لایەنی جۆراوجۆری هەیە کە ئێمە سندیکاکانی کرێکارانی کوردستان و موەسساتی حکومی وەزارەتی کار کرێکاران خۆیان و بە تایبەتی تر خاوەنکار و خاوەن پرۆژە و کۆمپانیاکان بەرپرسیارن لەمە کە نەمانتوانیەوە تا ئاستێکی پێویست کرێکاران وشیارکەینەوە سەبارەت بەوەی کە پێداویستی سەلامەتی لە شوێن کارەکەیە بەکاربێنێ بۆ ئەوەی جانی پارێزراوێ. و خاڵێکی تر لەمە گرنگترەوەیە کە کرێکاران خۆشیان پابند نابن بەمەوە. ئەمەی کە کرێکاران پابند نابن بەمەوە بۆ کارەکەی ئەوەیە کە کرێکارە ئەوەندەی لە خەمی ژیان و دابینکردنی معیشەتیەتی وەگەن لە خەمی ژیان و حیات و تەئمینی خۆیان نییە، چونکە بێکاری هەیە، چونکە ژیانی خراپە، چونکە نەبوونە، چونکە پێویستی بە داهاتە. دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان لە نێوان سەندیکاکان و حکومەت و جێبەجێ نەکردنی یاسای کار بە قۆناغێکی خراپدا تێپەڕ دەبێت. ساڵانەش تەنها لە یەکی ئایار کرێکاران باسییان دێتە بەرباس و لە ڕووی گوزاران و کارکردنەوە لەو پەڕی خراپیدا دەژین. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.